چینی گەنجان کە هەوڵیان بۆ باشترکردنی ئێستا و ڕوونکردنەوەی ئایندەی ڕوونە چاویان لەسەر دۆخی سیاسیە و لەو چوارچێوەشدا ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە ئامادەبوونی محەممەد حەکیم کاندیدی ژمارە یەکی کۆمەڵی دادگەری دیدارێکی تایبەتی بۆ ژمارەیە گەنج لە سلێمانی ساز کرد. ئەم گەنجانە ئەمڕۆ پێیان خۆش بووە لەگەڵ منا کۆ ببنەوە وەکو کاندیدێک بزانە لە پەرلەمانی عێراق ئینشاءڵڵا خوای گەورە ئەبری لەسەر بێ کە گەیشتنەوێ چیان بۆکەین. ئەمەش لەو ڕۆ لەگەڵیانە گفتوگۆیەکمان کرد و هەندێک پێشنیارمان لێ وەرگرتن کە خزمەت بە هەڵمەتەکەمانەکە و لە هەمان کاتدا پێمان وتن ئێمە کاتی خۆی لە 2008ش پرۆژەیەکی گشتگیرمان تەقدیمی پەرلەمانی کوردستان کردووە و نۆ کێشەی گەنج و لاوی ئەم هەرێمەی لە خۆ گرتووە کە هەندێکیان ئەو کات بە گوێیان بکردینایە و چارەسارەکانیان لێ وەرگرتنایە و حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکردە ئێستا تووشی کۆمەڵێک گرفت نابووین کە ئێستا گەنجی هەرێمی کوردستان بدەستێ و دەناڵێنێ. کاندیدەکەی کۆمەڵ بەڕاشکاوی باسی لە قەیران و کێشەکەڵەکەبووەکانی لاوان کرد و بەڵێنیشیدا کە پرۆژە و خزمەتکردنی گەنجان بکاتە کاری لە پێشینەی لە پەرلەمانی بەغداد. ئەم هەڵوێستەشی بووە جێی پێشوازی گەنجان کە هیواخواز بوون کاندیدانی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق هیوا بۆ گەنجان بگەڕێنەوە بە تامەزرۆییەوە چاوەڕێی جێبەجێکردنی ئەم بەڵێنانن. وەکو گەنجانی کۆمەڵی دادگەری کۆڕبەندێکی گەنجانمان پێگەێنا لێرە لەگەڵ جەنابی بەڕێز ئەندازیار محەممەد حەکیم کە سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەریە باسی پرس و کێشەکانی گەنجمان کرد و توێژمان کرد ئەوش بە خۆشحاڵیەوە گوێی لێ بۆ گرتین و قسەی زۆر باش و پاڵنەرێکی باش و بۆ گەنج توانیمان گوتوێژی گەنجانی جوان بکەین و ئەلحەمدولیلا قسەکانی پاڵنەرێکی زۆر باشی هەبوو و هیوادارین ئینشاءڵڵا هەر کەسێک کە لە داهاتوە دێتە خزمەتی سوودێکی باشی لە بینێ و بتوانێت ئیسفادەی لێ بکات بۆ داهاتوو. دیارە کۆمەڵی دادگەری هەستاوە بەڕێخستنی ئەم دیدارە لەگەڵ یەکێک لە کاندیدەکان و سەرۆکی فرازیۆنی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی و هەوڵی داوە لێرەدا لەم قیممەی ناومێدی گەنجاندا دەرچەیەک و ڕێگایەک بکاتەوە بۆی گەنجان بتوانن پەیامی خۆیان بگەێنن بە پەرلەمانتارانی داهاتوو ئینشاءڵڵا و بتوانن کار لەسەر کێشەکانی گەنجان بکەنەوە و بە ئامانجی بکەین و کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر ئەم بنەمایە کاری کردووە کە گەنجان داینەمۆی گۆڕانکارین و دەبێت بایەق بە تواناکانیان بدرێت و لە کایی کۆمەڵاتی و سیاسی ڕۆڵیان هەبێت بە پێویستیشی دەزانێت لەلایەن دام و دەستگاکانی دەوڵەتەوە لەوە زیاتر گەنجان پشتگوێ نەخرێن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.